سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بینێرانی شارپرس من ئێستا لە قوتابخانەی ئاسۆ حاجی محەممەدم ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە هەستاوە بە سازدانی مەراسیمی ڕێژلینان بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەت و ڕێنمایەکارانی پەروەردەی تایبەت بە پاڵپشتی ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی کە پاکێجێکیان پێشکەش کردووە پاکێجەکەیان دەبمە هاوڕێ کتێب بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتە بە پاڵپشتی ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی و سەرپشتی بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئەم مەراسیمیان ساز کردووە من بە وەرگرتنی زانیاری زیاتر دەڕۆمە لای بەڕێز مەریوان وهاب بەڕێوەبەری ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە سڵاو لەبێ کاک مەریوان سڵاو لە بەڕێستان ئەم کاتەوە هەم کاتێکی بەڕێزستان باش بێت زۆر سپاس کاک مەریوان ئەگەر پێمان بڵێیت ڕێکخراوی دەبمە هاوڕێ کتێب لە کەیەوە دەست پێ بکەن ئێمە وەکو ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە باوکار ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی و بەسەر پشتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە پاکێجی دەبمە هاوڕێ کتێب لە هاوینی ساڵی 2020 بەردەوام بوو لە سەردەمی کۆرۆناکە من نەمانتوانی خولی هاوینە بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەنجام بین بۆیە بە پێشمانزانی ئەم پاکێجە پێشکەش بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە بکەین لەوێشەوە بۆ مامۆستایان پەروەردەی تایبەت و بۆ ڕێنمایەکارانی پەروەردەی کە زۆر هاوکارمان بوون ئەمڕۆ دەستخۆشیان لێکەین کە زیاتر لە 62 مامۆستا و ڕایەنەری ڕێنمایەکارانی پەروەردەی هاوکارمان بوون لەسەر خستنی پاکێجەکە کە زیاتر لە 500 قوتابی و 250 خێزان ئیسفادەیان کرد و ژمارەیەکی تر لە قوتابیەکان ئێمە کەرەستی ڕایەنانمان پیان کە توانای خوێندنەوەی کتێبیان نەبوو خێزانەکانمان ڕاهێنا کە چۆن ڕاهێنان بە قوتابیەکانیان بکەن و لە مناڵەکانیان بکەن بۆ ئیسفادەی لێ بکەن کاک مەریوان کە پێمان بڵێ ژمارەی ئەو کتێبانە چەندەکە لە پاکێجەدا بوونی ئێمە زیاتر لە نزیکی 7,000 کتێبمان دابەش کرد و ئەمڕۆژ هەر مامۆستایەکی بەڕێز ڕێنمایەکارێک 6 کتێبی تری ئێنێ بۆ ئەوەی دووبارە زانیاری زۆر باشیە بێ و بیگەێنێ بە قوتابی خاوەن پێداویستیەکان مامۆستانی پەروەردەی تایبەت ئەرکێکی تایبەتیان هەیە تا چەند پێویستە ئەم مەراسیمانەیان بۆ ساز بکرێت و بۆ پاڵپشتی و بەردەوامی بێگومان ئەوەتی جەناب زۆر ڕاستە مامۆستایان پەروەردەی تایبەت و هەمها ڕێنمایەکارانی پەروەردە ئەرکیان زۆر قورسە و پێویستە هەموو ناوبەناوێک هەم ڕێنانیان بۆ بکرێ و هەم ڕێزلێنانیان بۆ بکرێ بۆی کە پیان بڵێن ئێوە تەنهانین ئەو ئەرکێکی ئێوەی قورسن و بۆی بەردەوام لە کارەکانیان پێویستە ڕێزلێنانیان بۆ بکرێ و زوو بە زوو ئاوڕیان لێ بدرێتەوە مامۆستا مەریوان کە پێمان بڵێ ژماری مامۆستانێکە لەم مەراسیمەیە ئامادەن چەندە ئەمڕۆ 62 مامۆستا و ڕێنمایەکار پەروەردەی ئامادە بوون ئەم پرۆژەیە تاکو کەی بەردەوامە بێت ئەم چالاکی دەبمە هاوڕێی کتێب یەکێکە لە چالاکیەکانی پرۆژەی باشکردنی هەرکی خوێندن بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە ساڵی 2016 دەست پێ کردووە و لە ساڵی 2021 بەردەوام بێت مامۆستا مەریوان بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە تا چەند هاوکاریتانە لە پاڵپشتی ئەم مەراسیمانەوە بۆ مامۆستانی خاوەن پێداویستی تایبەت بەسپاسەوە ئەڵێم هەر لە سەرەتای پرۆژەکەوە مامۆستایانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئامادە بوون لە هاوکاریکردنی پرۆژەکە و بە ئەرکی خۆیانیان زانیوە هەر ئەوانیش بوون کە بوونەتەوە ئەوەی کە پرۆژەکەمان سەرکەوتوو بێت بەڵێ بەڕێزان ئەوەی بینەری بوون مامۆستا مەریوان بوو ڕوونکردنەوەی لەسەر ئەوەدا کە پاکێجەکەیان بەردەوام دەبێت و ژماری مامۆستانێک کە لێرە لە ئێستا بەشدارە 62 مامۆستایە ئەم بەشدیمەنی لەگەڵ مامۆستانی کە بەشداریان کردووە لە مەراسیمەکە بەڕێز مامۆستا حەسەن حەمیدی بەڕێز مامۆستا جەمیل عەلی قادر بابفەرمێت بەڕێز مامۆستا سالار محەممەد ئەحمەد بابفەرمێت مامۆستا محەممەد وهاب سەیفەدی بابفەرمێت دووبارەی دەکەمەوە ئەم ڕێزلێنانە هەموو ئەو ئەرکومان هونەری ئێوە تەواو ناکات ئێوە باش دەزانین کە ئێوە چەندە هیلاکە بن ومێ دەکەم دووبارە
ئەبدێت بوونەوەی تازە بوونەوەی بێ لەوەی کە بتوانین ئیش ڕفتارمێنی خاوەن پێداویستی تایبەت بکەین. زۆر بەڕێز مامۆستا بوشرا حەیدەر عەبدوڵڵا بافەرمێت. مامۆستا فەرهەنگ ماروف عارف بافەرمێت. بەڕێز مامۆستا چیا ڕەشید عەبدولقادر بافەرمێت. چیا خانمانەوە. خاتون ڕەنگین ماروف عارف بافەرمێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نایب. ئێستا داوا لە بەڕێز مامۆستا دانا ئەکەم فەرمێتە سەر ستەیج بۆ داوەشکردنی چەند خەڵاتێک. مامۆستا هێرش شەفیق بافەرمێت. مامۆستا فاروق حەمەلاو بافەرمێت. مامۆستا خالد حەمانی بافەرمێت.